هونەرمەندان لە تنگانەدا دەبنە جەنگی گەل. هونەرمەند عادل هەورامیژگە کە لەو هونەرمەندانەی کە پەیامی هاوسۆزی خۆی، پەیامی خۆشەویستی خۆی، پەیامێکی نیشتیمانی خۆی لە ڕێی کورسات مەگەزینەوە دەگەیەنێت و بڵاوی دەکاتەوە. فەرموون بابینەری. وەکو هونەرمەندان بە زۆری پەیامی خۆیان بۆ ڕۆژاو پارچەکانی کوردستانان، وەکو هونەرمەندێ پەیامی تۆ چێ دەربارەی ئەم دۆخەی لە پارچەکانی کوردستان ئەو دۆخە هەیە؟ وڵای زۆر کەناڵەکانی ترا ئیدانی ئەو کارم کردووە و ئێستش دووبارە یەکەم ئیدانی و کارەکەم بەداخەوە ینی کورد لەوەتەی دروست بووە هەر توانێتی دیفاع لە خۆی کە توانێتی خاکەکە بپارێزە، یعنی نەیتوانێت تەکنیکی وای نەبوو وەکو وڵاتانی تر کە نوێری کەس بچێ بەلایە. دوژمنشی زۆر بووە، بەڵام لەو خوای بەزابێت کە خودای لەگەڵایە. من لێرەوەی دانی ئەو کارە ناشی ناکەم و سێ ڕۆژە زۆرم پێ ناخۆشەوەی کە کراوە بەرامبەر کوردانی ڕۆژ ئاوا لە لەو شارە و لەو وڵاتەیە و بەری تنگانە کورتە ئینشاڵڵا.